وەتەنداشمان نییە و پەنابەرین ژیانی ئێمە ژیانێکی ئاسایی نییە، ینی گرفتاری و سەختی خۆی هەیە. کاری جۆشکاری و دەمڕۆ و شتانەی بەڕاستی زەحمەتە، خەتەری زۆرە، زەحمەتی زۆرە، هیلاکبوونی هەیە. وەلێ تر هەر کاری سەنعەتەکە خۆشە تا کرێکاری و کاری سادە بکەی. من خۆم هەمیشە عەلاقەم بە کاری سەنعەتی و هونەری ئەو شتانەیە، وەک حاڵەتێکی ئەسیر بووینی تر لە ئیختیار خۆمانانینی وە کە پێمان خۆش بێ وەڵا شارێتر بچین کاری تیاکەین یا ئەو هونەرە لە شارێترە. ئیترەوەش بۆ ئێمە خۆی مشکڵاتێکە و گرفتێکە لە بەردەممانەکە. نایڵێ مەسەلەن ئەو شارانەی پێمان خۆشە کاری تیاکەین، ئێنا پێمان خۆش بوو لێرا دێخەل بۆ ئێمەی پەنابەریش تاو جێبزان وەتەنداش رووشت نادەن، چون ئیقامە و شتمان نییە وەتەنداش نازانم نادەن. ئێنا کەورە هەردێخەل وەتەنداشتیشی بووە ئەمان توانی وەک خەڵکی تورکیا ڕاحەت هاتوچووکەین ژیانێکی ئاساییمان بێ. لێ بەو دەلیلەی کە وەتەنداشمان نییە و پەنابەرین ژیانی ئێمە ژیانێکی ئاسایی نییە، ینی گرفتاری و سەختی خۆی هەیە. لەعان ئێمە لێرە کە کاریژەکەین بەداخۆ چون خولاسە غەریبین هەمیشە سوئیستفادەی ئەومان لێکن کەمترمان بۆ حەسێوەکەن. مەسەلەن ئێمە بینکارەکەین ڕاحەت ئەو پوڵەی کە ئەبێ وەریگرین ناتوانین وەریگرین، چون ئەڵێن ئێوە غەریبن و خولاسە ئێمەش بە خاترەوەی مەجبورین بۆ خەرجی ژیانی خۆمان محتاجی کەس نەوەین و داوا لە کەس نەکەین، مەجبورین خولاسە بە کەمتریش کارکەین. تەنیا یەک حەزمەیە، حەزی من ئەوەیە ینی عەلاقەم بە داهێنانەیە، ئیختراعات داهێنان. ینی حەزمە کرد ئەلعان کارەگایەکەم بێ دوکانێکی گەورەی تەولیدی بێ ئەنواعی ئەو شتانەی لە مێشکمایە و حەزی لێ یەکەم وەک داهێنان وەک هەیکەل ئەو شتانە چاکەم، ینی کاری تر نەکەم، فقط خولاسە کاری هونەری و داهێنان کەم. بەداخۆ بە حەزی من نییە، ینی ئەبێ تەسلیمی واقعیەت بیت و زۆر وەختەیە ئەو شتەی ئینسان پێی خۆشە نابێ. ئەینا وەک پێخۆشین بوونی خۆم بێ وەڵام ئەم کارانە هەر ناکەمە، چ بە شوێن کاری هونەریەکەمە. لەیرە ئەوەی تی ئیمڕۆ کاری ئێمە ئیمڕۆ تەواو بوو، کەم کەم کۆیەکەین و چاییە خۆین و ئەچینەوە بۆ دوکان. ئیتر خولاسە کاری جۆشکاریەکەمانە و شتانە تەواو بوو، کەم کەمە ڕۆینەوە بۆ دوکان. بۆیە لە ئێران خولاسە مەجبور بووم ئێران جێبێڵم، کێشەی من کێشەی سیاسی بوو. ئیتر مەجبور بووین خولاسە ئێران بەجێبێڵم، چونەگە بەجێم نەهێشتایە خوازانێ زیندانی عەبەد و چی بەسەرم بێ نازانم. بە خاترەوە چییە من لەگەڵ چەند کەسی سیاسیە مەسەلەن میوانم بوون، ئەویش ڕۆژنامە نووس بوون میوانم بوو. ئیتر مەجبور بوو من شاری خۆم بەجێ بێڵم و بچمە عێراق. تا 2017 لە عێراق مامۆ. من کە ڕێکەوتم هاتم بۆ وان لە ڕێیا بە قاچاق هاتم، کە بە قاچاق هاتم و بە 12 ڕۆژ گەیشتین، زۆر سەخت و مەسەڵەن و مەرزی عێراق لە عێراق هاتین کاری 24 ساعتە، بەڵێ من بە 12 ڕۆژ گەیشتم، زۆر ناخۆش و ینی زۆر عەزیەت بووین خۆم و بنەماڵم. کە گەیشتینە شاری وانیش ئێمە کولەن 1600 لیرمان پارە بوو، پوڵ بوو، چون پوڵم کەم و چوون بۆ سەنەعە. ئەوە زمان هیچ نازانم، جۆشکاریانە کرد، ئەو تیرەکی برقیان دروستە کرد. وتم وەستاتان ناوێ، وتی بێ وەساکاری کەمێ جۆشکە بزانین ئەزانی، کە جۆشم کە وتی قبوڵمانە. ئیترێ ماوە بە 1600 لیرۆ زۆر لە فشارا بووین. دەی بەو شتانەیش و هەمووی ڕۆی بێ پارە لەیرەوە لێ
ئینسان ئیرادەی بێ بە نەزەر من هەموو شتێتوانێ دروسە زۆر ناخۆش و بێ پوڵ بووین وەلێ بە پێوە ئیرادە بوو بە شوێن کارە چووم وەڵا شکر تای سەپەکمان نەکەوتە. وەڵامە هەر لە مناڵی و عەلاقەم بە کاری هونەری بوو ینی زۆر چکۆلە بووم چوومە دوکانی سەنعەتی جۆشکاری هەر شتم دروستە کرد هەتا ساحب ریشەکە ڕازی نەبوو وەلێ من هەر دروست نەکرد لە مناڵی و خولیام عەلاقەم ئەوە بووە وەلێ لە 2014 ئەوانەوە ئیتر من بە ڕەسمی لە عێراق 6 پێشانگام لە عێراق داناوە دوای هاتم کە هاتمەوانیش لێرەش تای 4 پێشانگام دانا. من کە ئەو کاراکەم هیلاک نابم مەسەڵەن من کاری ترکەم شاید زوو هیلاک بم و ماندوو نەبینم پێوە دیار بێ وەلێ کە کاری هونەری داهێنان ئەو شتانەی کە خۆم پێم خۆشە بیکەم ینی ئیسراحەتی ژنەکەم هیلاک نابم. پەیکەر مەسەڵەن من وە خۆم مەسەڵەن پەیکەر شتێکە ئینسان شتێ دێ دروستەکە لە شتێکی خام لە خوردە لە زایعاتی ئاسن ماشین تۆ شتێ خەڵقەکەی ڕۆحەکەی ببەریە ینی وای لێەکەی قسە ئەکا لەگەڵ خەڵک مەتڵەبێ ئەگەیەنێ باوەڕێ ئەگەیەنێ مشکڵاتی ئینسانەکان ینی پەیکەر بە نەزەر من زۆر مهمە ئەتوانی لە جێ تۆ قسەکە لە جێ خەڵکی قسەکە پەیکەر شتێکی مهمە. من مەسەڵەن هەر پەیکەرێک کە دروستیەکەی کە تۆ سەیریەکەی و پەیکەرێک کە دروست بووە وەلێ ئەو پەیکەرە عەزیەت و زەحمەتی زۆرە ینی منە چم شوێن بە شوێن ناو ئەژغاڵەکان ناو خوردەچیەکان ئەگەڕم بە سەعات بە ڕۆژ بە 10 ڕۆژ جاری وایە گەڕم تا یەک هەیکەلی چکۆلا ئەلعانەگە هەیکەلێکی گەورە بێ ینی بەڕاستی بە مانگەشێ من بە ناو خوردەچیە بگەڕم و پارچە پارچە ئەو خوردانە ئەو ئەژغاڵانە پەیاکەم و تا پەیکەرێکی لێسازەکەم ینی بەداخۆ زۆر کەس قەدری شتەکە نازانێ هەروایە ژێ وڵا ئەوە لە زایعاتی ماشین لە خوردە دروست بووەوە چییە وە لێوانیە هەر تۆ تا ئەو شتە کۆ ئەەکەیت و دروستیەکەی بە زەحمەتە قەدری ئەو هونەرەیش هونەرمەند دەزانێنە هەر کەس بەداخۆ قەدری شتەکە نازانێت. هەر ئەو پەیکەرانە نییە خەڵدێن بیکڕن لە 200 ئەرزشی هونەریەکە ێزان ئەرزشی ئەوە هونەرە سەنعەتە شتێکە ئەینە باقیەکەی پێی خۆشە وەک دیکۆڕە داینێت هیچ نە قەدر ێزانێ نە هیچ وەلی هەر لە کولە بەعام فرۆشی کەمە چون هەر کەس قەدری نازانێ ئەوانەی قەدری ێزان ڕێزیەگرن ئەیانەوێ وەلی کەمن بەداخۆ کەمن ینی جواوی ئەوە ناتوە ئێمە پشت بە و هونەر و سەنعەتە بەسین خۆمانی پێبژێن ئەشێ لە جێترۆ لە فکری ژیان و کاری ترابین بەداخۆ. کە دروستە کاری ئەسڵیم هەیکەل تراشی و ئەوانەیە هین ئاسن وەلی لە پەنایەوە چونەوە خەرجی من دەرنایانێ بۆ خەرجی ژیانی من ئەوە بوو بەیانی چوین کارەکەمەدی من لەوێ کاری جۆشکاری یەکەم لە ناو ماڵەکانە لە هین ئاسانسۆڕە و شتانە من ئەو کارانە ئەکەم و خولاسە بۆەوە خەرجی ژیانی خۆم دەرێنم و لە پەنای بتوانم هونەرەکەم ئیدامە بەم بێ بە پاڵپشتێکیش بۆ کاری هونەریەکەم ئەوەیە کە لەسەر کار دێمەوە لە کاری جۆشکاری دێمەوە دوکانەکەی خۆم و دەستەکەم بە کاری ئەو شتەی عەلاقەم پێ و پێم خۆشە کە کاری هەیکەلتراشی ئاسن. زۆر پەیکەریشمەیە معنادارە مەسەلەن خۆی قسە ئەکا بۆ لێ خۆشم شتی مەسەن کۆمەڵایەتی مشکڵاتی خەڵک لەو شتانەی پەیکەر دروستەکەم. مەسەن هەیکەلێ تریشمەیە بۆ ئینسانی برسی کەورە لە ناو زیندانایە کەسێکی برسیە لە دەروی هینەکان و زیندانەکە و کە نەردەیە نانێدا نەریا و کلیلێکیش بۆ ئەوە لە ئینسانی برسی بیر لە ئازادی ناکاتەوە ئەو بەجێ بێ کلیلەکە ڕاکێشێ هەم ئازادێ و نانەکەی دەسەکەوێ
ولی دێ نانەکە ڕاکێشێ بۆ لای خۆی بۆ بیخوای تر ئازادیش ناوێ ولی بەداخۆ زۆر کەسی برسی یعنی ئەو نەفشاری مادی و نەداری لەسرە مێشکی کار ناکە بۆ هیچ شتێکی تر تەنیا مێشکی بۆەوە کارەکە بزانێ نان چۆن پێیاکە بۆ خۆی بۆ بنە ماڵەکەی. هەستی پەنابەر گەورەترین مشکڵی پەنابەر ئەوەیە لەیرە ئێمە بلا تەکلیفین یعنی ئەوە 6 ساڵە من لەیرەم وەک منیش 6-8 ساڵە لەیرن هیچ جوابێ نییە ئێمە بلا تەکلیفین معلوم نییە هیچ شتێکمان بۆ نەکرا یعنی ناخۆشە بلا تەکلیفی ئەلان بێژین لەیرەگە وەتەندا شتێ درایە خۆیمە پەنابەر هیچ کارێکمان بۆ ناکریە و تایسە نەکریا کە بەڕێمانکەن یا تەکلیفمان ڕۆشنەکەن بڵێن هەر لەیرەوە تەنداشتان پێیان بمێنەوە یا بەڕێمانکەن و بگەینێ وڵاتێک و ئێمە سابت بین و خولاسە ئینسان لە بلا تەکلیفی بێتە دەر و ژیانێکی نوێ دەست پێکا بۆ خۆی کە بە ئارامشی بژی. دووری ینی دووری هەر ناخۆشە ینی دووری لە ئاو خاک وڵات خزم کەس ناخۆشە. غەریبی لای خۆماوا کە من لە ئێران بووم یعنی ئەوەیە من بیریە و دۆستاناکەم کە وەختا چین بۆ چیاکان مەسەلەن عاشقیەوە بووم بچینە لووتکەی چیاکان جازستان وایە بار وایە فەرقی ناکرێ مە هەموو شتێکمان بوو ئەچین بۆ چیا چین بۆ ئەشکەوتەکان ئەوەیە بیریە و دۆستاناکەمە وەختە کە بەیەکۆ بووین و ئەو من ینی بێتاقەتی و دۆستانم زۆرم کە بەیەکۆ چین بۆ چیا و بۆ ئەشکەوتەکان.